لەلایەن گروپێکی نەناسراوە لە ڕێگەی لێدانی تونێلەوە لە ناحیەی حاجیاوە هەوڵی دزینی پارچەی شوێنەواری دەدرێت. بەڕێوەبەری ناحیەی حاجیاوە بە کورسات نیوزی ڕاگەیاند هیچ کەسێک دەستگیر نەکراوە و لێکۆڵینەوە لەو ڕووداوە بەردەوامە. شوێنەکە لەژێر چاودێری ئاسایشدا بووە و بەڵام کە هیچ کەسێک دەستنیکراوە شەوانە و ڕۆژانەش لە کاتی جیاوازە ئاسایی چاودێری شوێنەکان کرۆ بەڵام کەس دەستگیر نەکا بەڵام لێکۆڵینەوە بە دۆرەچوون بەردەوام هەر کاتێک کەسێک دەستگیرکراوە بێگومان ڕادەسی دادگای دەکەین چونکە ئەوانە ئاسەوا توراسی نەتەوەیە پێویستە بپارێزرێت بە پێی یاسای شوێنەوار کاری هەڵکۆڵین لە دەرەوەی یاسا لە شوێنە ئاسەوارەکاندا تاوانە و پێویستە بکارانی سزای یاسایی وەربگرن. بەڕێوەبەری شوێنەوار ڕاپەڕین دەڵێت بۆ یەکەم جارە لە سنووری داری ڕاپەڕین بە شێوەی لێدانی تونێڵ زیادەڕۆی دەکرێت سەر ناوچە شوێنەوارەکان و بۆ ئەم مەبەستەش سکاڵای یاسایی تۆمار دەکەن بۆ دۆزینەوەی ئەنجامدەرانی ئەم کارە. هەوڵیان داوە کە کۆمەڵێک پارچەی ئاسار یاخود پارچەی ئاسار پارچەی مێژووی بە نرخ بدۆزنەوە یاخودەری بێنن بەڵام بەخۆشحاڵیەوە نەیانتوانیەوە بگەن بە هیچ دەرەنجامێک هیچ شتێکیان نەدۆزیوێتەوە. ئێمە لەگەڵ برانی ئاسایش و نەحێ لە خەت دەبین بۆ ئەوەی کەوە تاوانباران بدەین بە دادگا و ئێمە ئەو ڕۆسکاڵی یاسایی لە بنکەی پۆلیسی حاجیاوە تۆمار دەکەین لەسەر دەستدرێژیکەرانی سەر ئەم ناوچە شوێنەواریە. لە سنووری بەڕێبەراتیمان بۆ یەکەم جارێکە بە سیستەمی تونێل زیادەڕۆی دەکرێتە سەر ناوچە شوێنەوارەکەماندا. ناوچەی شوێنەواری دارەباو دەکەوێتە گوندی زنگزنگەی سەر بە ناحیەی حاجیاوە کە مێژوەکەی بۆ سەردەمی هاتنی ئیسلام دەگەڕێتەوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە قوڵی 8 متر و بە درێژی نزیکەی 5 متر تونێڵێک لەو ناوچە شوێنەوارێ دەدرێت لەلایەن کەسانێکی نەناسراوە بەڵام شوێنەوار ڕاپەڕین ڕاگەیاند کە ئەو گروپە نەناسراوە نەیانتوانێەوە بگەن بە هیچ پارچە ئاسەوارێک. توانە عومەر، کورسات نیوز، ناحیەی حاجیاوە.